سلام علیکم. من ئاژارم بەشداربووی خولی VIP لە سالاکردنەوەی مێشکی یادگا. پێم خۆش بوو لێرەیە باس لەوە بکەم کە تەنها بەشی یەکەمی کۆرسەکەم تەواو کردووە، من چی ئیسپادەیەکم بینیوە لە دەورەکە. ئەوەی کە من پێم خۆشە لێرەیە باسی کەم ئەوەیە کە لە ڕووی لەبەرکردنەوە ئەلحەمدولیلا کە ئێستا کاتی زۆر کەمترم پێویستە لە چاو جارانە، لە چاوی کە بەشداریم نەکردبوو لە کۆرسەکەیە. ئێستا کاتی کەمترم پێویستە و هەروەها تەرکیزی زیاترم هەیە بۆ بابەتەکان و هەروەها وەکو بڵێ چێژ بەخشتریشە بۆم کە شتێک لەبەرەکەم، ئەوش لە ڕێگەی و تەکنیک و تەمرین و شێوازانی کە پیان وتوو ئەلحەمدولیلا زۆر باشم ئێستا. و هەروەها ئەوەی کە شتێکی تازە بوو کە بۆ من کە جاران زۆر بەلامەوە قورس بوو وەکو بڵێ هەر نەشمەتوانی کە ئێستا ئیتوانم، ئەوەیە کە لە لەبەرکردنێک بوو بە شێوازی وەکو بڵێ بیستنی، کەەوە من جاران وەکو بڵێ هەر هیچ بە هیچ جۆرێک نەمەتوانی شتێکیش لەبەرکەم. بۆ ئێستا ئەلحەمدولیلا زۆر بە باشی ئەتوانم و هەروەها لە چاو جارانە فەرقم هەیە بۆ دڵشم زۆر پێخۆشە لەوەیە کە ئەو گۆڕانکاریم تیا ڕوویداوە و هەروەها لە ڕووی خێرابینینم بۆ شتەکان، ینی خێرابینینم زۆر باشتر بووە، فراوانتر بووە. ئەوەش خاڵێکی مهمە کە لە منە هەستەکەم ڕوویاوە و گۆڕانکاریشە و ئەلحەمدولیلا زۆر ڕازیم